مامەڵەیە کرد ئەمە چییە ئەو سەرۆتە لە ئەزمموی جۆرا جۆر کەواتە ئەگەر دەوڵەمەندی ئەتوانی بکەیتە پێشنگی خۆت ئەگەر سەرۆتە هەیە ئەتوانی چونکە ئەو مەڕوومەڵاتی نێوان شاخی هەبوو لە پێناوی خۆیان هەمویانی بەخشی ئەگەر هەژاریش ئەتوانی بکەیتە پێشنگ لە برسا بەردی بەسکیەوە بەست ئەگەر سەربازی ئەتوانی بیکەیتە سەرکردەی خۆت کاتێ چووە مەککەوە بەسەری بەرز و گردنی کەچەوە فەتحی کرد بەڵام ئەگەر تێکشکاو بی ئەتوانی چونکە لە ڕۆژی ئوحودا ئەو ڕۆژەی هاوڵانی نغڕۆی خوێن وزان بوون هەر خۆیەتی بە دەوڵەمەندی و هەژاری بە بەهێزی و لاوازی بەسکی بەسراوە کە لە برسا ژیا وەک ساماندارێک ژیا یعنی سیرکە بە یەک خێزانی هەبوو چەند خێزانی هەبوو وەکو ئەمانە ژیا پێغەمبەری خوا سەڵام ها ژیا مناڵی هەبوو ژیا کە مناڵی مردبوو بەڕەبەنی ژیا بە هاوسەرداریش ئەمە چیە ڕەسوڵ الله هەموو ئەزمونە تۆ هەتا هەموو شتێکت هەیە ئەتوانی لە هەموو بارێکی ژیاندا ببیتە گۆڕایەڵ بۆ پێغەمبەری خوا سەڵام شوێنی پێغەمبەر کەی بە شەو بە ڕۆژ لە سەفەرە لە شارە ئیلا پێغەمبەری خوا سەڵام لە دەربارەی هەڵوێستی هەیە ئەی خۆشەویستمی ڕەسوڵ الله ئەها و پێغەمبەری خوا سەڵام نازارە چۆن بووە ئەها ئەو ئەزمونە بێ هاوتایی کە هەڵگری بوو هەموو شتێکی پێ بووە ئەگەر مامۆسای ئەتوانی یعنی ببێتە پێشەنگە لە زانستەکەیە وەری بگریەوە ئەگەر فێرخوازیشی ئەتوانی سوودی لێ وەرگری لە کاتێکا وەحی لە جوبرەئیلەوە وەرەگرێ ئەگەر دادوەریشی ئەتوانی سوودی لێ وەرگری لەو کاتێکە کارێ ئەکا لە بنیادنانەوەی بەردە ڕەشەکەی کەعبەیە ئەگەر پاشا و دەسەڵاتداری ئەتوانی شوێنی کەوی و ئەگەر لاوازی ئەتوانی دەرزی وەرگری ئەو ڕۆژەی کە گەمارۆ درابوو لە شیری ئەبوو تاڵیبا بەڕێزان یعنی چ هەڵوێستێکی و بەڕێزان من ئەمێ بە ژیرانە قسێ بکەم بەڕاستی ئەم سی ڕۆژە لە ژیاننامەی ئەو زاتە بەڕێزە بەردەوام بین ئەمەش پێشەکیەکە بۆچی باس لە سیراکەین بۆ یعنی لەسەر چی لەسەر سێ خاڵ سێمە بەس یەکەم ئەزمون لە مێژوە دووهەم لە هەموو گەورە بچووکێکە ئەتوانی شوێنی بکەویت و سوودی لێ وەرگری سێهەم یعنی گەورەترین کەسایەتیە لە مێژووە گەورەترین بەڕێز ئەوە بزانە سەرجەم ناودارێن جیهان یعنی جیاکراوەتەوە لێواتر لە یەک بوارە بەتوانە بوون لە یەک شتە شکسپیر لە بواری نووسینە ناپلیۆن لە هێزی سەربازیە وەنیە بەڵام لە بوارەکانی ترا هیچیان پێ نەبووە یعنی هەروەها غاندی لە بواری سیاسیە یعنی غاندی لە سیاسیە ڤۆڵتێر لە بواری فیکرە بەڵام تاکە کەسێکە لە هەموو بوارەکانی ژیانە نمونەی گەورەی بووە پێغەمبەرە صلی الله عليه وسلم چنێک گەورە بووە ئاشتی خواز بووە چنێکیش گەورە بووە کە جەنگاوەر بووە چنێک گەورە بووە لە جەنگ و ئاشتیا گەورە بووە وەک باوە گەورە بووە وەک مێرد گەورە بووە وەک ئینسانێک گەورە بووە وەک ڕەوشدارێک گەورە بووە لە هەموو مەیدانەکانە سەیری بکەن بێوێ نەبووە بۆ سەیری ئەو ڕەوشتە بەرزانی ناکەی هەرگیز لە ژیانیا تووڕە نەبووە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی تووڕە نەبووە هەرگیز بۆ خۆی بۆ ذاتی خۆی تووڕە نەبووە قەت تووڕە نەبووە هەرگیز بۆ خۆی تۆڵی نەسەندووە هەرگیز لە ئافرەتی نەداوە هەرگیز بێوعدی نەکردووە هەرگیز خیانەتی نەکردووە هەرگیز درۆی نەکردووە سیرکەن ڕۆژێ عەبدوڵڵای ئەبو سفەر هاتە خزمەتی ئیسلامەتی خۆی ئاشکرا کردو خیانەتی لە بن خۆیان هەڵگرت بوو پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لێی وەرگرت پاشان چۆ دەرەوە پێغەمبەر بە هاوڵانی فەرموو بۆ ڕێگەتاندا بێتە ژوورەوە بۆ لام ئەوان شتیان هەر چاوێکت داگرتایە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە وتی شتی وا نابێ هەرگیز پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاوداگرتن و فێڵی لێ ناوەشێتەوە هەرگیز ناگرێت پێغەمبەر صلی الله علیه و سلم زمانی شتێ بێ و دڕیشی شتێکتر بێ سڵاوە لێ بێ پێغەمبەر خوا یعنی پێش ئەوەی وحی بۆ بێت سەرێکی بە صادق ئەمین ناسرا بوو یعنی كان خلقه القرآن لسياستها گەورە بوو لە ڕۆژی خەندەقا ڕوئیای سیاسی زۆر گەورە بوو فەرمووی ئەمڕۆ پەلاماریان نەدەین تا پەلامار نەدرین يعني سيركن قوربوا للروحانياتا لكرنوشيا يفرموا خوايا بيستنوا بينين مخ وإسقان وعقل كرنوش بوتو ابن رب العالمين أقريا خاتو عايشة يفرموا يا رسول الله بس هي من بلوا يفرموا أفلا أكون عبدا شكورا قوربوا للي بوردني لج مكانيا للروجي فتحي مكايا فرموي اذهبوا فأنتم طلقاء قوربوا للزهد يا يفرموا منو دنيا ومن هيج من پێکەوە هەیە نمونەی من و دنیا وەکەو پیاوە لە ژوورێکی گەرمە ڕێگایە بڕی لە ژێر سێبریدارەکە حەوایەوە و پاشان بەجێی هێشت ئیتر من و دنیا لەکوێ گەورە بوو لە هەموو شتێکە لە ئازایەتیە گەورە بوو لەگەڵ لاوانە کۆیەکردنەوەی فەرموو بی هاوێژن باوکتان هاوێژەرێکی بەتوانان بووە بەو شێوەی هانی داوانیە و سوودی لە وەزەکانیان وەرەگرت و دووتی بی دروست کردبوو خۆی خسەلایەکیان و دیاریە کرد و ئەیوو لێ بدەن کێ پێشبڕکێی کرد ئەوە بە ئەو تیپە بەرامبەر ئەوی تریان بەڵام ئەوان یاریەکەیان ناکرد ئەی فەرموو پێ سەڵام بۆ نتوان لەگەڵ ئابی ناتوانین ئەمە بەرامبەر ئێوە هەشت بهاوێژین فەرمی بی هاوێژن من لەگەڵ هەمووتانم
یعنی لەگەڵ هەمووتانم باوەشی پیا کردن ئابە و شێوەیە و ئەی گوشین بەخۆیەوە هەموویان گەورە بوو تەنانەت لە چاوی دژمنەکانیشە 40 ساڵ لەگەڵیان ژیا 13 ساڵیش دوایی بوون بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیانتوانی یەک عیبی لێ بدۆستنەوە نەیانتوانی وشەیەک لەسەر ڕەوشتی بێنن ئێستا زانیتان بۆچی ئەبێ دیراسی سیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەین بەڕێزان خۆشتان ئەوێت هەستەکەن ئێمە باسی کێ ئەکەین هەستەکەی دڵە پڕ بۆ لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی بۆچیە بێ 30 ڕۆژ باسی سیری مبارەکێ بکەین ئەمە پێشەکیە 30 ڕۆژ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەژین کە خاوەنی ئەم شوێنەیە کە نێوانمان تەنها 300 مەترە هەموو ڕۆژە باسیەکەین بەیانی باس لە جیهانەکەین لە ڕۆژی لەدایکبوونیا چۆن بوو ئەو صلی الله عليه وسلم چی کرد چۆن لەدایک بوو ئەو ڕۆژەی لەدایک بوو چۆن باوکی مرد چۆن چۆ لای باپیری ئاسەوانان لەسەر چی بوو یعنی چی بەسەر هات بۆچی ماڵ و بەو شێوەیە حاڵی ژیانی چۆن بوو چۆن پەروەردە کرا هەمووم باسانە ئینشاءالله لە ئەڵقەیدا هاتوواکەین ئەمە باسی ئەمڕۆمان بوو کە چنێک گەورەی ئەی ڕەسوڵ الله سیری مبارەکت بۆ ئەم حاڵە بۆ ئەم سێمە بەستەی خوێنین لەبەرەوەی گەورەترین و سەرکەوتوترین ئەزمونە لە مێژووە دووهەم کەس نییە بتوانێت وەک محەممەد صلی الله علیه و سلم بیکەیتە پێشەنگت گەورەترین کەسایەتیەک کە لە هەموو بوارەکانە گەورە بێ ئەوە ئەگەر ڕاپەڕینمان ئەبێ دیراسی سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەین وانەی بێ هاوتایی لێوەربگرین و هەروەها وتمان جەدوەلێکتان لەبیر نەچێەوەی کە وتمان خوشکەمرایان ئێوەش پاداشتی ڕەمەزانتان بیر نەچێ ئینشاءالله سبەیلی لە هەمان ڕوادەیە بێ کە گەینەوە ئێستا بە کەمێک بپارڕینەوە یا ذا الجلال والإكرام يا ذا الجلال والإكرام يا رب يا أرحم الراحمين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين خوايا ڕۆژی ئەمساڵمان لێوەربگرە ڕۆژەکانمان کۆمەکیمان کە لە بەجێهێنانی فەرمانەکانتە خوايا بمانگەێنە لە شەوی قەدر هەر لە یەکەم شەوە ئازادمان کە لە ئاگری دۆزەخ دڵخۆشمان کە بەو مژدەی خوايا هەر لە یەکەم شەوە لێمان ڕازی بیت هەر ئەم شەو خوايا لێمان ڕازی بە کۆمەکمان کە یا رب العالمین یارمەتیمان بە لەسەر پەرستنی تۆ ئەعینا على طاعتك دەستگیرۆیمان کە ئەم مانگە تەواو بکەین خوايا لێمان خۆش بە لێمان ببورە لێمان ڕازی بە بمانگەێنە رضامندی و شیرینی ایمان یا ذا الجلال والإكرام هەڵسانەوەی ئەم ئومەتە بخەرە ئەم مانگە پیرۆزەوە یا ئەکرەم الئەکرەمین خوايا ڕەمەزان بکرە وزەیە بۆمان تا هەڵسانەوەی ئەم ئومەتە نزیک بێتەوە یا ئەکرەم الئەکرەمین يا أكرم الأكرمين يا رب العالمين يا رب يا رب يا رب خوايا ليكم شوي رمضان موري رزامن ديما اللي بدأ تعدل خوش من كي خوايا ليكم شوي رمضان تا بلقي رزامن دي خوت من بيشان بدا يا رب العالمين خوايا هر أمشو بلقي خوت من بيشان بدا خوايا هر أمشو ليمان خوش بليمان رازي بدلي بيغمركت خوش بكبيمان أو رجي بديداري شادبين خوايا بمان قريت آميزي خوي يا رب العالمين إذن بيغمري خواب دي للروجي قيامتها لآميزي أبينو بالرزامن دي وشفاعتي رزامن دي ختو وشفاعتي بيغمري خاصة بكوين لدستي مباركي تير أو كا خوايا داواي سرفرازي دنيا وقيامة اللي أكين داواي رحمتي دنيا وقيامة اللي أكين داواي بختوري دنيا وقيامة اللي أكين داواي دلخوشي بيغمر اللي أكين بيمان يا رب أوي يستاجوي لمانا بيكره هاوري بيغمر صلى الله عليه وسلم خوايا يا رب العالمين والله من بروا خوايا بدم نورا يا رب بهانا منورا سباس بوتو كهداية الداين لسر أمرك يا رب العالمين يا رب ليكم شوا خوايا أوي تشاوي لمانو جوي لمانا بومان بكيت هاوري بيغمبر صلى الله عليه وسلم لبهجتي برينا يا أرحم الراحمين ولا فردوسي علايا بخزمتي بيغمري عزيز بكين يا أرحم الراحمين آمين 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 وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد صلى الله عليه وسلم سبحان كاين بيانية بين ما شاء الله جدول كدرس كانوا خوتنا أمدا كان برمضان لسبينا وبلدايك بني بيغمبر صلى الله عليه وسلم دس بيكين إن شاء الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.